خۆشەویستەکانم خوای تعالی فەرمێ لە سوورەتی غافر ئایەتی 60 وقال ربكم ادعوني استجب لكم خوای پەروەردگارتان فەرموویەتی داوا لە من بکەن تا وەڵامتان بەمەوە إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين ئەو کەسانەی کە خۆیان بە گەورە ئەزانن فیز ئەکەن عیبادەتی خوا بکەن و داوا لە خوا بکەن ئەوانە بە تەئکیدان لە جەهەنەما بە زەلیلی و بە سەرشۆڕی بە هەتاهەتایی تیا ئەمێننەوە کەسێک کە خوا داوای لێ کردووە داوا لە من بکە ئەو داوا ناکە خوا فەرمێ خەمە جەهەنەم ئەی کەسێک گەر بڕوا داوا لە غەیری خوا کەسێ داوا ناکە لە خوا فەرمێ خەمە جەهەنەم ئەی کەسێ ئەگەر داوا لە غەیری خوا بکە بۆیە ئەبێ ئاگادار بین خوای تعالی زۆر نزیکە و پێویستی بە واستە نییە هەنێ کەسێ ئەڵێ ئاخر من پێویستم بەوەیە فڵانە کەس بکەمە واستە لە بینی خۆم و خوایە خوای تعالی فەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب هەرچەنێک گوناحبار بی فإني قريب ئەگەر بەندەکانم پرسیاری منیان لێ کردی ئەوە من زۆر نزیکم خوای تعالی فەرمێ أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون پیغمبر فرمي صلى الله عليه وسلم الدعاء هو العبادة دعاء عبادته آقاتان لي به پیغمبر صلى الله عليه وسلم گەنجێک کە ئامۆزایەتی بەڵام تەمەنی مناڵە لەگەڵ یا سوار ئەبێ لەسەر گوێدرێژێک پیغمبر صلى الله عليه وسلم پێ ئەفەرمێ هەندێ نەسیحەتێکە پێ ئەفەرمێ احفظ الله يحفظك احفظ الله تجده تجاهك إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله دائما تو پارێزەر بە سنوورەکانی خوا بپارێزە خوای تعالی پارێزێ ڕوو لە خوا بە خوا ڕووی لە تۆیە ئەگەر داوات کرد بەس لە خوا داوا بکە ئەگەر داوای یارمەتیت کرد و پەنات گرت بەس بە خوای تعالی پەنا بگرە و داوای یارمەتی بەس لە خوای پەروەردگار بکە پیغمبر خوا صلی الله عليه وسلم حدیثێکی ترە ئەفەرمێ من مات وهو يدعو لله ندا دخل النار هەر کەسێ بمرێت و لەگەڵ خوایە هاوبەشی بڕیاردا بێ بەخوا تەکید بن شوێنی هاڵی ئاگری جەهەنەما وەکو ئیمامی بوخاری ئەگەڕێتەوە لە حەدیثێکی ترە ئەفەرمێ پرسیاریان لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم أي الذنب أعظم چی گوناحێ زۆر گەورەیە لە هەموو گوناحەکانی تر گەورەترە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی أن تجعل لله ندا وهو خلقك ئەوەیە تۆ هاوبەش بۆ خوا بڕیاردەی لە کاتێکا کە خوا دروستی کردووە تۆ دروستکراوی هیچ کەسێک نیت هیچ کەسێک براینە ئێمە خوا خەلقمانی کردووە فڵان و فڵان زیندوو بێ یا مردوو بێ هیچ کەسێ ئێمەی خەلق نەکردووە خوا خەلقمانی کردووە کە خەلقمانی کردووە خۆیشی وعدی ڕزقی پێمان داوە چۆن تەیرێک بەیانی دەرئەچێ بە مەعیدە بەتاڵی ئێوارە دێتەوە بە سکپڕی یعنی خوا خەلقمانی کردووە خوش ڕزقمانی داوە بۆ من بڕۆم لەبەر خاتر ڕزق غەیری خوا بپەرستم بۆ ماسا و کلکەلەقێ بۆ غەیری خوا بکەم من خوا خەلقمی کردووە دەی ئەویش ڕزق مەدا ئەویش ڕۆزیم ئەدا ئەویش گەورەمەکە ئەویش ئەمرێنێ ئەویش ئەمژێنێ نەخۆشیم لەلایەن ئەوەیە لەش ساغیشیم لەلایەن ئەوەیە هەموو کاروبارەکانی ژیانم ئەو هەڵیە سوڕێنێ بەخوا ئەو هەوایی کە هەڵێ مژم هی خوایە ئەو تیکەنانەی کە ئەی خۆم هی خوایە ئەو ئاوەی کە ئەی خۆمەوە هی خوایە ئەگەر خوا قەراری ببێ من نەمێنم یەک قم ئاو یەک هەناسەیەک هەوا ناتوانم هەڵمژم ئەمرم کەوابوو خوا خەلقمی کردووە هەموو شتەکانیشم ئەبێ بۆ خوا بێ هەموو کاروبارەکانی ژیانم ئەبێ بۆ خوا بێ قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا من المسلمين همون يشكي فرستو أم دعايا لبردم يا أخواني آخر أم دعايا يعني معقولة تبلي إن صلاتي نجم ونسكي كاروباركاني حج سربريني حيوان آجل جيانم مردنم هموي أبي بخوابي شەریکیشی نابێ ببێ هاوبەشیشی نابێ ببێ هەموو شتێکم ئەبێ بۆ خوا بێ یعنی چۆن بۆ خوا یعنی ئیسە من هەر کارێکەکەم ئەبێ لەبەر خاتری خوا بیکەم ئەبێ بۆ خوا هەڵسم بۆ خوا دانشم بە پێی شەریعەتەکەی ئەو بێ ئیتر تەواو من ئەمە هەموو ڕۆژە دووبارەی ئەەکەم و هەموو فەرزێک لەبەر لە نوێژەکە سونەتە ئەم دوعایە بخوێنی
قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وفرمانم بيكراوة وأنا من المسلمين من لمسلمانانم. يعني معقولة أما بليت لولا وغيري خواب برسي، يعني أما جناحك زور زور قولي بيغمر فرمي صلى الله عليه وسلم وكلو حديثة كإمام بخاري وإمام مسلم أيرنوا. أما هندك لو داوايا نبو كبزمان أيكي، يعني لو عبادتاني كبزمان أيكي عبادتي زمانة بلام أجر خبرت نبي بغيري خوابي كي شركة تاواني كي زور زور قولي